بابەتی دەستگیرکراوانی بادینان لە ڕاستیە ئەو بڕیارەی لە دادگا دەرچووە بۆتە هۆی نیگەرانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. من لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەمریکا گەڕامەوە بۆ نوێنەرایەتی هاوپەیمانی هیوا لەگەڵ وەزارەتی دەرەوە و لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی پەیوەندەکانی دەرەوەی کۆنگرێسی ئەمریکا کۆبوومەوە لەسەر ئەم بابەتە لەسەر چەند بابەتێکی تریش بەڵام لەسەر بەتابەتی ئەم بابەتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەعام نیگەرانە لە دەستگیرکردنیان بەڵام لەوەی کە زۆر نیگەرانترە ئەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 1991ەوە بەرگریکار و پارێزەری سەرەکی هەرێمی کوردستانە لەگەڵ بەڕێزگرتن لە قوربانیانی ئەنفال و کیمیاباران کە وای کردو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بچێتە پشت هەرێمی کوردستانەوە لە هەڕەشەکان بیپارێزێ بەڵام لە بڕیاری دادگا لە هەولێر هێندە مەترسیدار دەستیان بۆ مەلەفە بردووە کە کۆماری ئیسلامی ئێران بەو زەقیە بەو ڕوونیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆمەتبار ناکات بە یا هاوڵاتیانی خۆی تۆمەتبار ناکات بە سیخوڕیکردن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەوە دۆستی ئێمە هاوپەیمانی ئێمە هاوکاریکردن و هەماهەنگیکردنی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا کە دۆستی ئێمەن هیچ کاتێک ناچێتە چوارچێوەی سیخوڕی ئەگەر سیخوڕی بێ کەواتە بێ وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگانە سیخۆر بن کە موجە لە ئەمریکا وەرەگرن بۆ ئەوە زۆر مەترسیدارە و ئەمریکا زۆر نیگەرانە لەوە دوێنێش سەفیر دیسانەوە جارێکی تر بە فشاری هەمولایەکەوە بە فشاری ئەو کۆنگرێزمانانەی کە ئاگادار کراونەتەوە جارێکی تر تاکیدی لە بەرپرسانی هەرێم کردوتەوە کە پێ ئازادی ڕادەربڕین پارێزگایی لێ بکرێن بەڵام بەداخەوە هەردوێنێ چەند چالاکوانێکی بادینان هەڵهاتوون لە ناوچەی بادینانەوە لە ئەوەی بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچووە لەسەر هەمان بابەت هەندێکیان هەڵهاتوون بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچووە لەبەرەوەی زانیاریان بە من و دکتۆر خالبیاوە کە ئەوە ئەو پەڕی ینی سنوور بەزاندنەوە ئەو پەڕی هەنگاو با بڵێن بڕینی خەتی سوورە لەیان مەسرور بەرزانیەوە کە ئەمە خوێن بەری چاوی گرتووە هیوادارین عەقلانی بێت و بێتەوە سەر ڕێی دروست و بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت نەک کێبەرکێکردن لەگەڵ ئامۆزاکەی خۆی یا کێبەرکێکردن لەگەڵ منافسەکانی لە ناو ئۆپۆزیسیۆن و یەکێتیە.